لە بێم کاتتان باش من ڕانکۆ بەکرد بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشەکەم بۆم ڕۆژ پرسی گەرم و گرنگەن لەسەر ئاسی گیان و ناوچەکە و عێراق وەرێمی کوردستان گفتوگویان لەبارەوە بکەین. چەتە و چەکدارانی ئەحمەد شەرع و هێزەکانی نزیک لە تورکیا هێرش دەکەنە سەر ناوچە کوردنشینەکان، هێرش دەکەنە سەر و ناوچانەی کە بەدەست هێزەکانی سووریای دیموکراتەوەن. ئەو ناوچانەی کە بە پێ ڕێکەوتنەکان دەبێت لەژێر دەست هێزەکانی سووریای دیموکرات دابن. و بە پێڕێکەوتنەکان دەبێ مودە هەبێ ماوە هەبێ بۆ ئەم هێزانە لە هەندێک لەو ناوچانە بکشێنەوە، بەڵام چەکدارانی ئەحمەد شەرع ڕێگە بە من نادەن، هێرش دەکەن، دەکوژن، دەبڕن، دەدزن، چەتەیی دەکەن، ماڵەکان فەرهود و تاڵان دەکەن، دەستدرێژیەکەنە سەر خەڵک. ئەوەی کە دەبینرێ بەداخەوە هێرشێکی گەورەی سەربازی و میدیاییش لەسەر ڕۆژاوای کوردستانە. کەناڵەکانی پاشکۆی ئەحمەد شەرع و هەموو ئەو هێزە میلیشیا و چەتانەی کە پشتیوانی لە هێزەکان ئەحمەد شەرعەکەن بە جەزیرە و بە عەرەبیەوە پشتیوانی لە ئەو هێرشە وەحشیگەریانە دەکەن کە دەکرێتە سەر هێزە کوردیەکان، دەکرێتە سەر ماڵ و حاڵی کورد لە ڕۆژاوای کوردستان. ئەمڕۆ گفتوگۆ لەسەرم پرس و باس و بابەتانە دەکەین. سێ میوانی جیاوازمان دەبێ، هەرێک لە بەڕێزان بەڕێز کاک ڕامی عەبدوڕەحمان بەڕێوبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ، هەروەها کاکاوە حەسەن لە نەمساوە، بەڕێز مەیسە مورادی لە بەلژیکاوە لە برۆکسلەوە لەگەڵمان دەبێت، دواتر گفتوگویان لەگەڵدا دەکەین. سەرەتا دەچمە لای بەڕێز ڕامی عەبدوڕەحمان بەڕێوبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ. بەڕێز ڕامی عەبدوڕەحمان، پێمان بڵێ خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەوەی کە ڕوودەدا ئێستا لە سووریا هێزەکانی ئەحمەد شەرع چیان لە کورد دەوێ؟ نعم صحيح. صباح الخير. أولا الكلام دقيق. ماذا يريدون من الكرد وليس ئەوەی کە سوريا الديمقراطية لە کوردیانەوێت نەوەک لە هێزەکانی سوپای دیموکراتیانەوێت. ئەوەی کە ئەحمەد شەرع وتی لە مەرسومێکی سەرۆکایەتیە کە ئێمە دارەنین بە مافەکانی کووردە، ئەمە ئەتوانی بڵێ گڵۆپی سەوزی هەڵکرد بۆ ئەوەی کە هێرش بکرێتە سەر کوردەکان و تاوەکو شانە نووسوەکان دەست بکەن بە هێرشەکانیان لە ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی هەسەدایە و لە پشتەوە خەنجەر بن لە هەسەدە، لە دێرە زۆر، لە تەبقا شانەکان، شانە نووسوەکان دەستیان کردووە بە ئەم جوڵانە. دوای ئەوەی کە هەسەدە پاشەکشەی کرد بۆ باکووری دێرە زۆر و بۆ لای ناوچەی ڕەققە، هێزەکانی ئەحمەد شەرع هاتنە ناوەوە. لە سەرەتاوە ئەمێ بڵێم دۆسیەی کورد دۆسیەیەکە کە تایبەت نییە بە ئەمە بە تایبەتی لەلایەن هێزەکانی سووریاوە کورد ئەکرێتە ئامانج. ئەوە نیە تەنها کێشیان لەگەڵ هەسەدەیە هەبێت، بەڵکو ئەیانەوێت کورد بکەنە ئامانج. و ئەم کەسە سەرکردەیەک بوو لە ناو گروپێکی چەکدارە، ئێستا بۆ بە سەرۆکی وڵاتێک بەدڵنیاییەوە چەندەها تیرۆریست بوونیان هەیە لە ناو ئەو جەیشە و لە ناو ئەو سوپا و حکوومەتەی سووریا کە ئێستا بوونی هەیە و کە کورد ئەکەنە ئامانج. کوردەکان خێرخواز نین لە بەردەم دەرگای ئەحمەد شەرع تاوەکو خێریان پێ بکا و مەرسومێکی کۆماری دەربکات بە ناویانەوە، یاخود دان بنێ بە کۆمەڵێک مافیانە. ئەمە لە ڕاستیدا پێشێرکاری ڕێکەوتنەکانە. تۆمبارک ئەم نێردەی ئەمریکا کە وەکو ڕاوێژکار وایە بۆ ئەحمەد شەرع ڕۆڵی هەبووە لەم تۆمبارە دەتوانم بڵێم لە پشتەوە خەنجەریاوە لە عەلەویەکان و دواتریش لە کوردەکان. ئایا کورد ئەوێت چی بکات؟ تەنها گوێ لە میدیایەکی دۆستانە بگرێت کە کارەکەن، یاخود گوێ لە میدیایەگەگرن کە تەنها بە شانوباڵی ئەحمەد شەرع هەڵێن، یاخود گوێ لە خۆیان نەگرن
بەڕێز ڕامی سید ڕامی بەوتەی جەنابێت کە پشتیوانیە بۆ ئەحمەد شەرع و ئەو هێرشانەی دەکرێت ئایا ما ڕای خۆیەتی یان بۆچوونی ئەمریکایەکەوا مامەڵە دەکات ئایا ئەمریکا ئاگاداری کردەوەکانی نییە؟ ئێمە ئەڵێن کە ئەمە نوێنەری ئەمریکایە بەڵام ئەوەی کە ئەو ئەیکات ئەوەیە تەنها وێنەی ئەحمەد شەرع جوانەکات بۆ ئەمریکا. تۆم باراک ئەگەر بە تەواوەتی نوێنەری ئەمریکا بێت ئەبێت لە ئامادەبوونی هەبێت لە کۆبوونەوەکان و دواتر بە ئەحمەد شەرع پیا هەڵەیات بە ئەحمەد شەرع و بە ئەحمەد شەرع ئەڵێت بە ئەحمەد شەرع وا وەسفێکات کە ئەڵێ لە 100 ساڵ جارێکا کەسایەتێکی وا دەرەکەوێت. کورد ئەبێ وەکو خۆی بمێنێتەوە، سەرکردەکانی کورد لە سووریا ئەبێ وەکو خۆی بمێنەوە، ئەو هێزی گەلەی کە باسی ئەکەن ئەبێ وەکو خۆی بمێنێتەوە بۆی ناپاکیان لێ نەکرێت و پەیامێکی ڕاستەوخۆ بگەێنن. ئەگەر ئەوان ڕازگۆن لەگەڵ کوردەکانە پەیامێکی ڕاستەوخۆ بگەێنن. لە ڕێی کەناڵەکەتانەوە ئەمێ بڵێم کە ئەحمەد شەرع و لایەنە ئەمنیەکانی خۆیان ئامادە ئەکەن بۆ ئۆپەراسیۆنێکی سەربازی لە حەسەکە، بەس نییە بۆ ئەوان کە لە ڕقە و لە ناوچەکانی کە بمێننەوە ئەیانەوە لە حەسەکەش و هەروەها لە قامیشلۆش ئەیانەوێت هێرش ئەنجام بن لەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی هەسەدایە. واتە بەڕێز ڕامی ئەوان تەنها بە ڕۆژئاوایی فراتەوە ناوەستن، هێرش دەکەنە سەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی فراتیش کە جێنفوسی کووردە و بەدەست کووردەوەی و وا دەردەکەوێت ئەمریکاش دەیپارێزێ. پارێزگاری لێ ناکات، ناکرێ متمانە بکرێت بە ئەمریکا یاخود بە هیچ کەسێکی کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی جەنگاوەرە نابێت پشت بە ئەم لایەنانە بەستێ کاتێکە گەلی کورد لە شاخەکان و چیاکان دەجەنگان بەرگەی تیرۆریسی داعشیان گرت، بەرگەی ئەنفال و کیمیابارانیان گرت. ئەمریکا لە هێڵی یەکەمایە لەم پرسانەیە کورد خۆی کردبوو بە قوربانی کە شەڕێکە لەگەڵ داعشە و نەتەوەیەکی شەرەفمەندن، بەڵام ناکرێت ئەمریکا بەم شێوەیە کورد بفرۆشێت لە بەرامبەر ملیارات چەنەها ملیارد دۆلارە کە پێشکەشی کراوە تەنها بۆ ئەوەی کە ئەحمەد شەرع بێ هەڵدرێتەوە. باشە بەڕێز ڕامی وا دەردەکەوێت گەر ناوچەی ڕقا ئێمە دەزانین کەمپی هۆل لەو پارێزگایەیە کە دەیان هەزار داعش لەوێن و کە سوکاری داعش لەوێن. ئایا ئەگەر ئەمە بکوێتە دەست هێزەکانی سووریا و ئەو میلیشیانە ئایا ئەمە زیندووبوونەوەی داعش نییە؟ کۆمەڵگەی نێودەوڵەتی لێ دەگەڕێ ئەم هەموو داعشە ئازاد بکرێن؟ ئەوەی کە بەڕێزە ئیڵەی لە کەمپی هۆڵ داعش هەیە، لە ڕقە و لە حەسەکە زیندانی هەیە کە داعشی تایە، بەڵام ئەی ئەوانەی کە خاوەن بیرۆکەی داعشی ڕەگەسپەرستی تیرۆریستین کە لە ناو حکوومەتەکەیان ئێستا ئەمانەی کە ئێستا ئەکوژرێن لەسەر دەستی داعش نەکوژراون، لەسەر دەستی هێزی ئەمن و ئاسایشی سووریا کوژراون کە هەڵگری بیرۆکەی داعشن و کاتێک کە ئەمان پەرەئێن بەم بیرۆکانە و کاتێک کە کوردێک ئەکوژرێت لە شێخ مەقسوود لە ژێر بیرۆکەی داعشە ئەکوژرێت و ئەمانە تەنها هێزن و ئەتوانی بڵێ کە بەکار دەێنرێن لەلایەن سووریاوە ئەیانەوێت ئەم شوێنانە بکەنە ئامانج و زیان بگەێنن. هەرچەنە شتێکی پێکەنی ناویە ئەحمەد شەرع ئەڵێ کوردەکان برامن بەڵام کوردەکانە کوشێت، بەڵام ئەگەر نەیوتایە برامن چییە کرد؟
ئەنی ئێمە برای ئەوین دەمان کوژەیە گەر برای نەبوونایە چی بەرامبەرمان دەکرد پرسیارێکی منطقیە بەڕێزرامی پێ دوایە ئێستا وا خۆی دەردەخا کە وەکو دەڵێ برا من ئەگەر هێزی هەبێ و هێزی لەمە زیاتری هەبێ بەیەسر بێ لەوەی ئێستا چی لە کوردەکە ئەمە سەڕاستەکەیە ئەبێ ئەم قسانە بکرێت ئەبێت گەلی کورد ئەم تێڕوانینەی هەبێت ئەمە پەیامێکە بۆ هەموو گەلی کورد کە لەم منبەرەوە پێتانەگەێنم کاتێکە باوکی ئەحمەد شەرع وتبووی کە بۆ نمونە ئەیوت جیاوازی نەبوو لە کاتێکا کە سەردەمی نەتەوەی عەرەبی هەبوو تەنانەت کوردەکانی شانازیانە کرد کە عەرەبن ئەمە قسەی باوکی ئەحمەد شەرعە ئێمە خۆپیشاندانمان بینیوە کە پاڵپشی لە ئەحمەد شەرعەکەن دوو مانگ لەمەوە پێش مانگێ لەمەوە پێش چیانەوت ئەیانوت کە کوردەکان پێڵاو پاکەکەنەوە ئەمان ئاوا کوردە بینن کە تۆ 15,000 سەرباز ئەەکەی بە قوربانی بۆ ئەوەی کە زۆرینەی ناوچەکان پاکەیتەوە لە داعش و لە دوای ئەوەشەوە تۆ ئەکوشتیت و گەلی تۆ لە ژێر هەڕەشە و مەترسیایە تۆ لە ناوە برەیت ئەمە ئێمە لە سەردەمێکە ژین کە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە نزمترین ئاستیایەتی لەسەر ئاستی جیهان و میدیاکانیش لە کۆمەڵگەی نێودەوڵەتی پیسترن میدیا عەرەبیەکان زۆر بەناشرینی لەگەڵ ئەو کۆمەڵکوژیان کە لە سووریا ئەکرێت بەرامبەر بە کوردەکان باشە پێ دوایە چییە وای کردووە میدیا عەرەبیەکان و دیارترینیان ینی جەزیرە عەرەبیە زۆر بە شێوەیەکی ناڕەوا لەگەڵ ئەو کۆمەڵکوژیان لەگەڵ ئەو تونند و تیژیانن کە دەکرێتە سەر کورد و وێنەکەت دەشێوێنن ناشرینی دەکەن ئەنی پێ دوایە چییە وای کردووە کامانە ئەوها درۆ بکەن ئەمە داوایان لێ ئەکرێت داوایان لێ ئەکرێت کە ئەم کارە بکەن تۆ وەکو لەسەر کەناڵێکی عەرەبی دەرەکەویت و پاڵپشتی لە کەسێکی ڕەگەزپەرستەکەی کە جنێو ئەیات بە کورد و ئەیەوێت کورد لە ناو بچن ئۆپەراسیۆنی سەربازی ئەکات لە دژیان و وەکو خۆوتە هێرشەکەنە سەر کورد و هەنێک ئەڵێت ئەبوو هەموو کوردەکان سەدام حسێن بە کیمیایی بیکوشتنایە یاخود ئەحمەد شەرع ئەڵێ کە میکرۆبن ئەبێ لە ناو ببرێن ئەمە ئەوە دەرەخات کە تۆ گوێنایت بە مرۆڤایەتی تۆ ڕق و کینەت لە دڵایە بەرامبەر بە کورد و گوێنایت بە بەرژەوەندی ئەم دەوڵەتە کە بۆ نمونە دەوڵەتی سووریا زۆرینەی کێشەی هەیە لەگەڵ حیزبوڵای هەیە لەگەڵ ئێران هەیەی لەگەڵ شیعە هەیەی بەڵام ئێوە ئەڵێن بەحسابی ئەوەی کە دەجەنگن لە دژی تیرۆر دروزیەکان و عەلەویەکان و ئێستش کوردەکانە کوژن لە کاتێ لە دەستگا میدیایەکانەوە ئەمە باسەکرێت ئەمە کارەساتە بەڕێزرامی باسی میدیامان کرد من وەکو میدیاکارێکی کورد لە باشووری کوردستانەوە مێ بەڕاستی سپاست بکەم سپاسی هەڵوێستی شەرەفمەندانە و جوامێرانە بکەم کە دەبینم لە میدیا عەرەبیەکانەوە چەندە بەرگری لە پێکاتەکان دەکەی لە سووریا لە دروزەکان لە کورد ینی زۆر جوامێرانە و ئازایانە بەرگری دەکەی پێ بڵێم و زۆر ڕاستگۆیانەش تەنانەت ئەگەر کۆمەڵێک هەبێ وا بزێت ئەڵێ دووبارە هەڵەبجە ڕووباتەوە ئەمە خەیاڵە ئەگەر بیانەوێت هەڵەبجە و کیمیابارانێکی کە ئەنفالێکی کە دووبارە بکەنەوە کورد پارێزگاریەکە لە سووریا ئەوەی کەوا ئەزانێت کە کورد لە ناوچێ لە سووریا ئەوێ بڕۆن لە دۆزەخا بژین باشە کەواتە با پرسیارکەم تۆ خۆر لە نێو ئەحداسەکانای ئایندەی کورد لە سووریا چی دەبێ؟ داهاتووی کورد ئەوان لە خاکی مێژووی خۆیانیان ئەوان لە شاخی
زەیتون عفرینن لە ناوچەی کۆبانێن و زیاتر لەوەش ئەوان لە گەڕەکە کوردیەکانن لە دیمەشق و لەو ناوچانی کە کوردیلێن. ئەمانە لەژێر ئەوەی کە ئەیانەوێت دووبارە بگەڕینەوە بۆ ڕژێمی بەعەس ئەیانەوێت ئەم قسانە بکەن. ئەوەی کە کورد داوایەکە کە مافەکەی پارێزراو بێ لە دەستوری سووریایە و نەوەک تەنها لە چەند مەراسیمێکە کە ئەکرێت لە هەر کاتێکە پاشگەز بنەوە بیان کوژن. باشە بەڕێز ڕامی باسی لە مافەکانی کورد لە دەستوری سووریادا بینیمان ئەحمەد شەرع مەرسوومێکی خوێندەوە هەندێک ماف کامانە مافی کللتوری و ڕۆشنبیرین مافێک نییە کە هی میلەتێک بێ کە قوربانی داوە. چی دەڵێ لەسەر مەرسومەی ئەحمەد شەرع پێدوانی ئەمەش لە چوارچێوەی و ئەجێندا پلانگێڕیە بۆ سەر کورد؟ بەدڵنیاییەوە تەنها مەرسومێکی شەرەفمەندانەیە کە کاک ئەحمەد شەرع خێرمان پێەکات خێرەکات بە کوردەکان وەکەوەی خوێندن گرنگ نەبێت ئەڵێ خوێندن بە کوردی بێت لە کاتێکە لە 1962 بڕیارێک دەرکراوە کۆمەڵێک مافی زۆر لە کورد سەندراوەتەوە. ئەمە دۆسیەی گەلی کووردە. دۆسیەی گەلی کورد تەنها جەژنی نەورۆز نییە کە دانی پیا بنرێت پێکاتەیەکی سەرەکیە لە سووریا. باشە بەڕێز ڕامی پێ دوایە کورد ئەبێ چی بکە؟ یعنی ئەوە دەبینین ئێستا هێرشی بەردەوام هەیە بۆ ناوچانەی کە بەدەست هێزەکانی سووریای دیموکراتەوەن ئەمانە لەکوێ ڕادەگیرێن و ئەبێ کورد چی بکە؟ یەکەم شت کوردەکان ئەبێت کە خۆی بە شۆڕژگەرانی خۆیەوە بەردەوام بێت تاوەکو هەموو خەونەکانیەتێدی تاوەکو داواکارەکانیەتەدی تاوەکو داخوازی نەتەوەیەکانی بەدیەت لە سووریا. دووەم ئەبێ سەرکردایەتی هەسەدە لە میدیاکانەوە ڕازگۆیانە قسە بکەن ڕازگۆیانە لەگەڵ کوردەکانە قسە بکەن دەربارەی ئەو ناپاکیەی کە تۆمبارە کردوێتی بەرامبەر بە کوردەکان. هەر جارێک کە تۆمبارەك لەگەڵ ئەم سەرکردانە کۆ ئەبێتەوە هێرشی زیاترەکرێت. ئەبێ کورد شکست خواردوو نەبێت لەبەرەوە ئەمە سیفەتێکی کورد نییە کە شکست خواردوو بێت. کورد ئەبێت بۆ دەیەهان ساڵە بەرگیان گرتووە لە کوردستان لە شاخەکانی کوردستان لە عێراق تاوەکو گەشت بە هەرێمی کوردستان کە ئێستا هەیەی کە هەرێمێکە پەرەسەندووە گەشە سندووە بەهۆی ئەو هەموو قوربانیەی کە داوێتی و لەژێر ڕکێفی بەعسانە ماونەتەوە. ئەبێت لە سووریا بەهێز بن و ئەبێ کوردانی ئەوروپا بە یەکەوە یەکگرتووی کار بکەن و دژی بکوژەکەیان خۆپیشاندان بکەن کە ئەحمەد شەرع ئەکرێت لە ساتێکا بگاتە ئەڵمانیا. ترس قەدەغەیە پاشەکشە قەدەغەیە شۆڕش بەردەوامە هەتاوەکو ئامانجەکان بەدیەت ئەبێت بیرۆکەی داعش بترسێت نەک ئەوانی کە بە دوای ڕاست و حەقیقەتە ئاگەڕن. باشە بەڕێز ڕامی ینی دوێنێ کۆبوونەوەی گەبوو لە هەولێر ئەم جۆرە کۆبوونەوانە لە دوای و کۆبوونەوەی بینیمان هێرشەکان تونتر بوون و ینی والێک دەدرێتەوە هیچ شتێکی خێری تێدا باز نەکراوە. تۆمبارەك لەوێ بوو مەزلوم عەبدی لەوێ بوو بەڕێز بارزانی لەوێ بوو بەڵام وا پێدەچێ هیچ شتێکی خێری لێن نەخوێنرابێتەوە بەرپرسی ئەنە کەسەش لەوێانە بوون. ئایا پێ دوایە ینی ئەم جۆرە کۆبوونەوانە بۆ دەستگرتنی زیاتری مەزلوم عەبدیە یان بۆ چییە؟ لە دوایەوە گەر نێتێکی خێرە بواە دەبوو شەڕەکان ڕابوەستانە. لەبەرەوەی تۆمبارەك ناوێت ئەوێت ئەحمەد شەرع سەرکەوتوو بێت. تۆمبارەك ئەوێت ئەحمەد شەرع سەرکەوتوو بێت. من ئەمڕۆ پێم وتویت و پێم وتویت کە پەیوەندیەکانی کورد لە کوردستانی عێراق لە کوردەکانی هەموو ئەرچەکانی کوردستان ئەبێت پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکا زۆر ئەوە بزانن کە تۆمبارەك
ناپاکە بەرامبەر بە کورد هیچ شتێکی پێشکەش بە کورد نەکردووە هەر شتێک پێشکەشەکات پێشکەشی ئەحمەد شەرعەکات هیچی پێشکەش عەلەویەکان و دروزەکان نەکردووە و هیچیش پێشکەشی کورد ناکات تەنها ڕاوێژکارێکە بۆ ئەحمەد شەرع و تەنها وێنەی ئەحمەد شەرع جوانەکات لە بەردەم کۆمەڵگەی نێودەوڵەتی و باسی ئەحمەد شەرعەکە وەکەوەی کە نمونەیەش بێ بۆ ئازادی لە جارێک لە جارەکان بە جۆرج واشنگتن وێنەیەکات ئەوەی کە دوێنێ بینیمانە لە هەولێر زۆر ڕۆم بوو کە کورد لەلایەکە تۆمباراک و تیمەکەی لەلایشکەن لەسەر مێزەکەیکە وەکو لە وێنەکانە دیار بوون ئەبێت لەمەوە زۆر جوان تێبگەین کۆبوونەوەکە هیچ شتێکی لێ کەڵەکە نەبوو تەنها ئەوە بوو کە هێرشی زیاتر کرا لەلایەن سوپای عەرەبی سووریا باشە ینی پێ دوایە گەر وا بڕوات لە سایی تۆمباراکەوە هیچ ئایندەیەک بۆ کورد نییە لە سووریا؟ داهاتووی کورد ئەبێ خۆی دروستی بکات وەکو چۆن سەرکەوتنیان بەدەستێنا بەسەر داعشی تیرۆریستیە کورد دەبێ خۆی داهاتووی خۆی بنیاد بنێت مافەکانی خۆی بپارێزێت و هەروەها کاتێک کە ئەنجومەنی نیشتیمانی لەگەڵ ئیدارەی خۆسەر لەگەڵ مەسعود بارزانی کۆبنەوە ئەمە پەیامێکە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە کوردەکان یەکگرتوون و بە یەکگرتووی ئەمێنەوە لە دژی ئەو هێرشانەی کە ئەکرێت پارێزگاری حەلب وتی کە ئێمە چاومان لەسەر عین العەرەبە نایەنەوێ تەنانەت وشەی کۆبانێش بڵێن بەناوە کۆنەکەی ئێڵێ ئەو کۆبانەیە کە قوربانیەکی زۆری پێشکەش کرد لە سەردەمی داعشدا ئەبێ کورد یەکگرتوو بن و لە داستانی کۆبانیەوە فێر ببن و بەردەوام بن و لەگەڵ ئەحمەد شەرع ڕێنەکەون یان ئەوە تا ماف ئەبەخشتێت بە کوردەکان لە دەستوردا یاخود شۆڕش بکەن ئەتا کۆتایی باشە بەڕێزڕامی وا دەردەکەوێت لە کۆمەڵگەی سووریدا ینی ئەحمەد شەرع وای دەردەخاکە و دژ بە کورد نییە تەنها دژ بە هێزەکانی سوورای دیموکراتە بەڵام لە میدیاکانەوە ڕێکخراوەکانیان کەسایەتی و ئەو هێزانی کە سەر بەون ینی وا دەردەکەوێت کردارەکانیان کە دژ بە هەموو کوردن هەر گەڕێکێک داگیر دەکەن ئەبێ کورد لێی هەڵبێ و ماڵ و حاڵی تاڵان دەکەن ئێوە چەندە ئەم پێشێلکاریانەتان تۆمار کردووە و چی دەبینن لەوێ؟ بەڵێ بە دڵنیاییەوە گەلی سووریا باسی گەلی سووریا ناکەم گەلی سووریا ئەوەیە کە کورد و عەرەب و سوننە و عەلەوی و دروزیەکان هەمویان بەس ئاشتیانە پێکەوە ئەژین بەڵام ئەحمەد شەرع و سوپاکەی ئەوەی کە دوێنێ لە ڕەقە بە دی لە کوردەکان ئەڵێن ناڵێت هەسەدە ئەڵێ کورد بە کورد ئەڵێن ئەی کوردی بەراز ئێوە ئەبێت کڕنوش بەرن بۆ ئێمە سەرکردەکانتان هاتوون ڕق و کینەی ئەمان بەرامبەر بە هەسەدە نییە چکە هەسەدە تەنها پێک ناتۆ لە کورد هەسەدە ئاشووریتیایە کلدانیتیایە تەنها پێگاتی کوردیتیان نییە بەڵام نایانەوێت چیتر کوردەکان نایانەوێت چیتر وەکو هاوڵاتی پلە دوو سێر بکرێن بەڵام ئەوان تەنانەت وێنەی ئەو وێنەی کە پێشوازی لێکرا لە جەنەرال مەزلوم عەبدی لە هەولێر ئەوەش بێزاری کردوون باشە بەڕێزڕامی وا دەردەکەوێت هەندێک کەس لە ژێر ناوی ئاینداری و ئاین هاوسۆزی بۆ ئەحمەد شەرع دەردەبڕن تۆ چی بەمانە دەڵێی؟ لە کۆتاییدا من دەمەوێت بڵێم بە ئەحمەد شەرع و زۆر ڕازگۆیانە شێڵێم ئەگەر ئەحمەد شەرع بەم سیاسەتەی بەردەوام بێت سیاسەتێکی تایەفەگەرایی و ڕەگەزپەرستیە ئەمە سەرۆکی سووریا بێت کارەکات بۆ لە ناوبردنی کۆمەڵگەی سووریا و ئەبێت هەسەدە من بە ئەوان ناڵێم ئەبێت هەسەدە ئێوە لەکوێن و بۆچی ناچنە دەرەوە بۆ ڕای گشتی و قسە بکەن و ڕوونی بکەنەوە کە چی ڕوویاوە بۆچی ئەم ناپاکیە ڕوویاوە
ئەمە ڕابگەێنن بۆ هەموو عەرەبەکان بۆ سونەکان بۆ هەموو پێکاتەکانی سووریا بە ئەحمەد شەرعی شەڵێم ئەو ناتوانێت خەیاڵی پڵاوە ئەگەر بیاوێت دەسەڵاتی خۆی بەسەر سووریا دابسەپێنێ وەکو ئەوەی کە ڕژێمەکەی بەشار ئەسەد کردی بەڵام ئەم شێوازی حکمکردنە بە توندوتیژی و بە شەڕ و بە ئاسن و ئەم شتانە بەردەوام نابێت ئەم کەسە ناوێت یەکێتێکی نیشتەمانی پێک بێنێت بە شێوکی ئاسایی ئەوێت یەکێتێکی نیشتیمانی پێک بێنێت بە کوشتنی کوردان لە سووریا. بەڕێزرامی لە کۆتاییدا زۆر سپاس دەکەم وەکو میدیاکارێک لە باشووری کوردستان سپاسی ئازایەتی و جامێری دەکەین. کورد ئەمە لە بیر ناکا کە تۆ دیفاع لەم کاتە سیارەدا دیفاع لە قەزەی کوردی دەکەی دیفاع لە کورد دەکەی سپاس دەکەین ئەمە مێژووە تۆ بۆ خۆ تۆماریەکەی زۆر زۆر سپاس دەکەین.